ئەو مناڵانەی کە بێسەرپەرشتن بێنازن لە نازی دایک و باوک بێبەش کراون ئەگەر ئێمە فێری ڕەحمەت و لێخۆشبوون و میهرەبانی و ڕێز و حورمەتیان نەکەین کاتێککە گەورە بوون فێری چییە بن؟ فێری بەڕێزیە بن مەگەر خوا ڕەحمەی لێ بکە. بەس ئێمە با فێریان کەین. باوەژن تۆ ببە دایکێکی باش، باوکی بەڕێز تۆ ببە باوکێکی باش، مامی بەڕێز خاڵۆی بەڕێز ببە مامەیەک و خاڵۆیەکی باش و بە ڕەحم و بە بەزەیی. فێری باشەیان بکە، پەروەردەیان بکە بە شێوەیەکی جوان بۆی ئەو مناڵە بێ سەرپەرشتانە ئەو بێنازانە لە ناو کۆمەڵگادا ببنە کەسانێکی بە شەخسیەت تۆش خێرە دەسەکەوێ. ئەوان چاک بن تۆ هۆکاری ئەو بوویتە حتا مردن خێرە بۆ دێ. بەڵام ئەگەر خراپ بن تۆ هۆکاربی حتا مردن خراپەت بۆ دێ و دوای مردنیش خراپەت بۆ دێ. کەواتە ئینشاڵڵا بە توندوتیژی گەورەیان نەکەین، با فێری ڕێز و حورمەتیان بکەین، فێری لێدان و سوکایەتیان نەکەین. ئەو کاتە ئینشاڵڵا خوش ڕەحم بە ئێمە دەکات، چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە ڕەحم بەو کەسانە دەکا کە بە ڕەحمن، ئەوانەی کە ڕەحمیان بەرامبەر بە خەڵکی هەیە خوش ڕەحمیان پێ دەکات، خوش گەورەیش ڕەحمیان دەڕژێنێ بەسەردا، چونکە شایستەی ئەوەن. بۆیە مناڵەکانمان فێری ڕێز و حورمەتکەین، ئەو مناڵانش کە بێسەرپەرشتن بە هەمان شێوە بە خێویان بکەین بە شێوەیەکی ڕێک و پێک هەتا دەچنە ماڵی خۆیان. ئێمە ئینشاڵڵا ئەو کاتە سەربەرزی دنیا و قیامەتی.